بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆمان بە خۆشحاڵە زانین کە لەم شوێنە پیرۆزەیە کۆبووینەتەوە. زۆر سپاس بۆ ئیدارەی مزگەوت و جەنابی مامۆستا و تەواوی ئەو بەڕێزانەی کە لە ئیدارەی مزگەوتن خۆی تەبارەک وتەعالا پاداشیان باتەوە. خۆشەویستان، ئێمە و جەنابی کاک ئارام فەرمووی وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا لە ڕۆژی دروستبوونیەوە تا ئێستا لە ئێستاشەوە تا و کاتەی پێویستی ئەم وڵاتەیە دەمێنینەوە و دەبێت ئەم ڕێکخراوە هەموو ئامانجێکمان ئەوەیە خزمەتکردن بێ بەرامبەر و چاومان لە پاداشت و لە دەستکە گوڵ و چەپکە گوڵی هیچ کەسێک نەبووە. پاڵنەرێکی چۆنەڵی ئیلاهی بووە کە مەبەستمان بووە پاداشێک بۆ قیامەتی خۆمان بەدەست بێنین، لەگەڵ ئەوەشدا بە تایبەتی بتوانین خزمەتێکی ئەم ڕەوەندەی خۆمان بکەین لە وڵاتی بەریتانیا. ئێمە لەوە تێگەیشتوین کە لە بەریتانیا لێشاوێکی زۆر بە گەنج و بە خێزان و بە تەواوی جیاوازەکان هاتوونەتە ئەم بەریتانیایە، خەڵک و بە هەموو دەنگ و ڕەنگێکیش. لای ئێمە سانسۆرمان لەسەر کەس نەبووە، یعنی ڕاستەوە خۆ خزمەتی خەڵکمان کردووە بێ جیاوازی و ئێستا لەم دەقەی ئێمە لەگەڵ ئێوە کۆبووینەتەوە. هەمان کات دوای نوێژی مەغریب لە بینی مەغریب بۆ عیشا ئازیزانێکی ترمان لە شاری بێرمینگەهامە، بەڕێز کاک حاجی عەدنان بەرپرسی فینۆرەڵ ئۆفیس و کاک حاجی ئارام سکرتێری کۆمەڵی کوردی بەریتانیا و کاک مەحموود یاسین بەرپرسی پەیوەندیەکان ئێستا خەریکی ئامادەکردن و بەڕێکردنی تەرمێکن بۆ کوردستان. کفن و دفن و تەواوی هەموو شتەکانی کراوە، نوێژی لەسەر دەکرێت و ئەم شۆ بەڕێکرێتەوە بۆ کوردستان. خزمەتەکان ئێمە بەو شێوازە بوونەوە لەم هەفتەیە ئەمە دوو بەداخەوە ئێستا لەبەرەوەی خۆمان زیادمان کردووە جالیە لێ بەریتانیا و حاڵەتی کوشتن و یان خۆکوشتن یان کوشتن لە بەریتانیا لەناو گەنجەکانی خۆشمانە زۆر بووە. ئەمە پێویستەکە ئێمە زیاتر هۆشیاری زیاتر بین لەسەر ئەم قەزەیانە جارێکی تر دووبارە و یان چەندبارە نەبێتەوە. بۆیە بەو شێوازەیە مەکارەکانمان ئاوهایە. واروەها ئێستا لەم ئەم شەوکە لە خزمەت بەڕێزانە دانیشتوین، بەڕێز کاک هێمن هەورامی بە بەردەوامی لە خزمەتە بووە کە بەرپرسی یارمەتی بەرپرسی بە بڵێن یارمەتی کۆمەڵی کوردی بەریتانیایە. ئەمە بەڕاستی ئەگەر سەیری بکەن بە بەردەوامی لە درێژایی ئەو چەند ساڵەی کە هەیە بە بەردەوام خەریکی خزمەت بووە و ڕێنمایی تایبەتی دەرکردووە و یارمەتی داوە فیزیکی و چووەتە لای ئەو با بڵێن ڕەوەندە کوردەی کە لە چواردەور ئەون لە شاری نیوکاسڵ لە خزمەتی کردوون بێ جیاوازی. بە هەمان شێوە کاک سەید با بڵێن سەید هەورامی ئەویش خزمەتی کردووە بێ جیاوازی، لە ئێستاە سەرخاڵی وەرگرتنەوەی تەرمێکە لە شاری مانچستەر. ئەویش وا بڕیارە ئیشەڵا لەم هەفتە تەرمەکەیمان بدەنەوە بینێنەوە بۆ کوردستان. بە هەمان شێوە جەنابی کاگارام کە لەم شاری جەنابتانە بەرپرسی گەنجانی کۆمەڵی کوردیە و بەڕاستی هەمومان پێکەوە بێ جیاوازی خزمەتمان کردووە و ڕێکخراوی ئێمەش ڕێکخراوێکی سەربەخۆیە و بێلایەنە لە وڵاتە کارەکەین و هیچ ئەوەی کە وەکو دووبارەیەکەمەوە پاڵپشتی ئێمە لەم ڕێکخراوە تەنها ڕەوەندی کوردیە لە وڵاتی بەریتانیا و ئومێد دەکەین ئینشاڵڵا بەم شێوازە هەر بەردەوام بین و پلانیشمان هەیە لە داهاتووە خزمەتی زیاترمان هەبێت و خزمەتی زیاتریش و خزمەتی زیاتر بکەین بۆ ئەو خێزانە بەڕێزانێکەوە هاتوونەتە ئەم وڵاتە و ئێستا لە ئوتێلەکان یا لە هۆستێڵەکانە لە ئێستای خەریکی ئامادەکاریەکین بۆ ئەوەش بە تایبەت ئەو وتێلانێکەوە خێزانەکانیان زۆرتر تایە. لە ڕابردوویشە خزمەتمان کردوون بە خواردن بۆیان ببرێت بۆ ئەوە یا بە پڕکردنەوەی ئەو فۆرمانێک کە بۆیان هاتووە یا بە ڕێنمایی تەواوی ئەو خزمەتانی کە ویستویانە بۆ یارمەتی پەنابەری قسووریمان نەکردووەوە بەردەوامیشە بین لەگەڵیان. ومێ دەکەین بتوانین وەکو ڕێکخراوێکی کوردی بێلایەن و هەڵقوڵاوی ناو ئێوەی ڕەوەندی کوردی زیاتر و باشتر و چاکتر و جوانتر و وەڕێک و پێکتر خزمەت بکەین و هەمووی ئەم ئەوەی کە لەم ڕێکخراوە ئیشەکات بێ جیاوازی دەرگای کراوەتەوە بۆ هەموو ئەو بەڕێزانەی تر کە دەیانوێت ئیشی تیا بکەن. ومێ دەکەین لە داهاتووە ئەو شارانەی کەوا نوێنەرمان تیانە نوێنەری تیادا بنین وەلەو شارانشکەوە نوێنەرمان تایە هەیە بەردەوامیکەین و چاکتر و باشتریکەین، هەمومان پێکەوە بتوانین خزمەتێک بم ڕەوەندە کوردی خۆمان بکەین. تاکە قسەی من لە کۆتاییە ئەوەیە کە ئەم جیلە تازەی کە هاتۆتە ئێرەوە جیلی ئێمەش و پێشتریش کە لێرە بووین دوو پاراستنی دوو شت بۆ ئێمە زۆر گرنگە. شوناسی ئاینەکە زۆر گرنگە کە ئینسانە بێ پابند بێ بە مزگەوت و پابند بێ بە دینەکەیەوە، وارووا شوناسی کوردیەکەش زۆر گرنگە کە ئینسانە بێت
پابند بێ بە ئاداب و تەقالید و ئەوانەی کە لەناو خۆڕەوشی کوردەواری خۆمانە هەیە ئەم دوانە بپارێزین ئینشاءڵڵا خوای تەبارەک و تەعالا ژەمان پارێزێت و دوای بۆی بتوانین لە گەنجێکی سەرکەوتووە ببین بە خێزانێکی سەرکەوتوو دواتر بتوانین نەوەیەکی سەرکەوتوش بنیاد بنین لە وڵاتە هەمومان پێکەوە بتوانین جالیەکی سەرکەوتوو دروستکەین لە وڵاتە و هەمومان پێکەوە بتوانین ڕەوەندێکی کوردی سەرکەوتوش دروستکەین ئێمە بەردەوامە بین دوعای خێر و یارمەتی و پاڵپشتی تەنها ئێوەمان پێویستە خی گەورە سەلامەتان کات و زۆر سپاس بۆ هاتن و ئامادەبوون